ئازیزانی ناوتی سڵاوتان لێبێ. ڕێکەوتنی استراتیژی چییە؟ ئاخۆ لە ڕێکەوتنە استراتیژەکانی نێوان دەوڵەتان و تەنانەت پارتەکانیشدا هەردوو لایەن چی لەدەست دەدەن و چی بەدەست دێنن. لە مێژووی سیاسی کووردا تا چەند توانراوە ڕێکەوتنامەی استراتیژی گرنگ و بەردەوام بکرێت لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی کاریگەر لەسەر گۆڕینی هاوکێشە سیاسی جیهانەکان. بەڕێزان گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەین بە میوانداری جەلیل عومەر، مامۆستای زانستە سیاسەکان. مامۆستا زۆر بەخێربی. مامۆستا جەلیل، بەو پرسیارە دەست پێ بکەم، ینی ڕێکەوتنی استراتیژی بە منطقی زانستی سیاسی چۆن پێناسە دەکرێت؟ سپاس. لە ڕاستیا بێ بگەڕێنەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی وشەی استراتیژی. ئەم وشەیە سەرەتا پەیوەستە یان لە بناڕەتەوە پەیوەستە وشەیەکی یۆنانیە لە استراتیجۆ سواتوە کە پەیوەستە بارودۆخی جەنگەوە، یاخود پلانێکی تۆکمە بۆ یەکلاکردنەوەی جەنگەکان لە بەرژەوەندی لایەنی ئەو لایەنی کە استراتیجێت بەکارەهێنرێ. و لەگەڵ وشەی ڕێکەوتنی استراتیژیا دواتر ئەم وشەی استراتیژی وردە بە تێپەڕبوونی کات و هاتنەکاوی پەیوەندی نێودەوڵەتی لەسەر بنەمای دەوڵەتی نەتەوەی و پاشتریش ئاڵۆزبوونی ئەم پەیوەندی نێودەوڵەتیانە و وشەی استراتیژی خۆی خزانۆتە هەموو کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانەوە، واتە تەنها ڕەهەندی سەربازی نەماوە بەڵکو لە هەموو بارەکانە تەنانەت کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریش بەکارهێنرێت، تەنانەت لە ژیانی تاکەسیشا بەکارهێنرێت. کاتێک دەڵێن ڕێکەوتن نامی استراتیژی بۆ مانایە دێت کە دوو لایەن پلانێکی تۆکمەدانێن بۆی بگەنە و ئامانجانەی کە بە تەنها ناتوان بەدەستی بهێنن. بەڵێ، لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا ڕێکەوتنامەی استراتیژی چۆن جێگی دەبێتەوە؟ لە پەیوەندی نێودەوڵەتیە لەسەر ئاسی ڕژێمی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ڕژێمی هەرێمیشە ژمارەیەکی زۆر لە ڕێکەوتنامەی استراتیژی و هاوپەیمانی استراتیژیمان هەیە. لە دیارترینیان هاوپەیمانی استراتیژی یان ڕێکەوتنامی استراتیژەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ بەریتانیا، هەروەها ئەتوانین بڵێن دەوڵەتانی ئەوروپی وەکوێچێتی ئەوروپا خۆیان و هەروەها لەسەر ئاستی هەرێمی خۆشمانە ئەتوانین بڵێن ڕێکەوتنی استراتیژی هەیە لە نێوان ئێران، سووریا، حیزبوڵڵا و حەماسی فەڵەستینیە و بەرامبەریشە تورکیا هاوپەیمانەکانی و سعودیە و هاوپەیمانەکانی. بۆ ژمارەی زۆر لە ڕێکەوتنی استراتیژیمان هەیە کە لێرەوە هەر لە خاڵ یەکەمەوە دەست پێەکەینەوە کە بریتە لەوەی کۆمەڵێک ئامانچەیە ئەم دەوڵەتانە بە تەنها ناتوان بەدەستی بێنن، بۆیە ناچارن لە ڕێگەی ئەم ڕێکەوتن و ئەم پەیوەندی کە لە نێوانیان نادروستە بێ بگەنە ئامانجە هاوبەشەکانن و هەرێک لەم تەڕەفانە و ئەم ڕێکەوتنانە ئامانجی جیاواز لە ویتریانی هەیە. بەڵێ، وەختێک دەڵێن کە ڕێکەوتنامەی استراتیژی لە نێوان دوولایەندا دەکرێت، تر ئەگەر دوو وڵاتە ئەگەر دوو پارتە، یعنی لەسەر بەتەنیا بابەتێکیان کۆی بابەتەکان دەبێت لە ڕێکەوتنامەی استراتیژیە جێ بکرێتەوە. لێرە من لە دوو ڕوانگەوە وەڵامت ئێمە. ڕوانگە یەکەمیان لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتی ئەگەر وەڵامت بەمەوە، ڕێکەوتنامەی استراتیژی لەسەر ئاستی نێودەوڵەتی دروست نابێت لە فەراغێکەوە لە بۆشایەکەوە، بەڵکو پێویستی بە پێشەکیەکی پەیوەندی بەرەو پێشتوونێکی پەیوەندی پێشتر هەیە کە دەست پێ ئەکات لە کایە سیاسی و ئابوووریەکانەوە دواتر سەر ئەکێشەیە تەتەور ئەکا پێش ئەکوێ بۆ ڕێکەوتنێکی استراتیژی. واتە ڕێکەوتنی استراتیژی قۆناغی پاش باشبوونی پەیوەندی و ڕێکەوتنی پێشتری ئاستەکانی ترە. ئەو کاتێک کە ئەکاتە استراتیژی واتە ئەم دوو کیانە، ئەم دوو دەوڵەتە، ئەم دوو لایەنە گەیشتنێتە ئاستێک ئامانجەکانیان هاوبەشە. بەڵام لەسەر ئاستی ناوخۆی ئەگەر پێناسی بکەیت، لەسەر ئاستی ناوخۆی بۆ پارتی سیاسیش ئەگەر بێت و ئەم مەرجە سەرەکیی تیانە بێت، هەر ڕێکەوتنێکی استراتیژی ئەگەر پێشووتر پێشوەختە زەمینە سازی بۆ نەکرابێ، واتە ڕێکەوتن و باشبوونی پەیوەندی سیاسی و ئابووری بۆ نەکراوێ و لە لەحزەیەکە ڕێکەوتنەکە ڕابگەێنرێ، ئەوە بەدڵنیاییەوە ئەو ڕێکەوتنامەیە جێگای ڕخنە لێگرتن و دەرەنجامەکانیشی پێچێ هەموو کاتێ ئەرێنی نەبن، واتە ئیجابی نەبن، بەڵکو نەرێنی بن، سلبیشی لێ بکەوێتەوە. بەڵێ، مامۆستا وڵاتانی دەوروبەر هەرێمی کوردستان تا چەند ئەکرێ بڵین ڕێکەوتنامەی استراتیژیان هەیە سەبارەت بە هەرێمی کوردستان، یان شتێکی لەو جۆرە بەدی دەکرێت؟ کاتێک گەڵێن وڵاتانی هەرێمی، دەوڵەتانی هەرێم، با بڵێن هەرێمی عێراق کە دەست پێکا بە دراوسەکانمان و لە دیارترینیش ئەو دەوڵەتانی کە ئێمە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستانی ئێمە هەیە، ئێرانە،
تورکیا بە پلەی یەکەم ئەم دوو دەوڵەتە بە پلەی یەکەم و دواتریش حکوومەتی مرکزی ناوەندی وەکو خۆی و ئەمجا ئەگەڕێنەوە بۆ سووریا بۆ دەوڵەتانێتر و ئەتوانین لێرە ئەمە دەوڵەتێکی تریش ئضافە بکەین کە بریتە لە وجودی وڵاتێکی زلهێزی وەک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ساحەی عێراقی و ئەو هەژمون و دەسەڵات و هێزەی کە هێتی لەسەر ئاسی عێراقی ئەوەی کە مێژوو بۆ ئەمەی سەلماندووە بە تێپەڕبوونی کات بۆ ئێمە سەلماندووە ئەم دەوڵەتانە ڕێک کەوتون متتەفیقن هەمیان کۆکن لەسەر ئەوەی لە مێژوودا کۆک بوون لەسەر ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی پرسی کورد ببنەوە لەوەی کە سەر نەکێشێ بۆ دروستبوونی کیانێکی نوێ کە لە بەرژەوەندی ئەوانانە و ئێمە وازەحە و زۆریشمان دەزانین کە دروستبوونی کیانێکی کوردی لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە زیانی سەرەکی ئەبێت بۆ تورکیا و بۆ ئێران بەڵام ناتوانین بڵین کە ئەم دەوڵەتان لەسەر کۆی ئاستەکانی تر پەیوەندی استراتیجیان هەیە بەڵام دەکرێت بڵین ڕێکەوتنی استراتیجیان هەیە یان هاوپەیمانێکی باشیان هەیە لەو کاتێک کە پەیوەستە بە پرسی کوردیەوە بۆ نمونەیانی زۆر جار ئەگەر ئێران و تورکیا ڕێکەوتنێکی لەو جۆرەیان هەبێ بەڵام لە ناوهەرێمی کوردستاندا لە نڤوزی یەکتر دێن ینی ئەمە حاڵەتێکی ئاساییە بەدڵنیایی و حاڵەتی ئاساییە لە سیاستا هەموو ئەگەرەکان لە بەردەستان و دەوڵەتان بە بەردەوامی لە ململانێدان لە پێناوی هێزدا بۆیە ئێران وەکو دەوڵەتێکی بەهێزی ئەم هەرێمەی ئێمە خۆرەڵاتی ناوەڕاست و دراوسی عراق ئەوێت نفوزی خۆی و دەسەڵاتی خۆی بەباشی جێبکاتەوە و بۆ ئەو دەوڵەتانش هەرێمی کوردستان و عێراقش بەگشتی ساحەیەک یان بوارێکی گەورەی فراوانە بۆ یەکلاکردنەوەی بەرژەوەندەکانیان و بۆ فراوانبوونی هەژمونی خۆیان بە ئەم قسەی کە بۆ ئێران ڕاستە بە هەمان شێوەش بۆ عێراق ڕاستە و دەرەنجامی سیاسەتی ئەم دوو دەوڵەتە چ ئێران و چ عێراق لەسەر ساحەی هەرێمی کوردستان زۆر بە واضحی ڕەنگی داوەتەوە بەوەی کە ئێمە ئەگەر زۆر دوور نەڕۆین لە مێژووکی نزیکدا لە دوای ساڵ 1991ەوە باسی لێوە بکەین بە دڵنیاییەوە دەبینین هەرێکێک لەم دوو دەوڵەتە زلهێزە هەرێمی کوردستانیان بە دوو ناوچەی نفوزی خۆیان جا کردوێتەوە هەژمونی خۆیان هەبوو بەسەریانە هەرێکیان کۆمەڵک پارت شوێنکەوتیان بووە تەنانەت لە ڕووی جوگرافیشەوە هەندێک جوگرافی هەرێمی کوردستان ئەوان هەژمونیان هەبووە و بەراورد هەرێکیان لاکەیتەوە بەڵام ئێمە ئەگەر بۆ مێژوو بگەڕێنەوە زیاتر بەڵێ دەتوانین بڵێن ڕێکەوتنی استراتیژی هەبووە هەرێمی دژی پرسی کوردی با بڵین بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی وەکو ئەوەی لە ڕێکەوتنامی جەزائیرا ڕوویدا لە ساڵ 1970 و پرسی کوردی ئەچینە سەر ئەو لایەنە مێژوویە بەڵام لەسەرەوەی کە باست کردەوەی کە ئێران و تورکیا بە جۆرێک یعنی کاریگەریان داناوە کەوایان کردووە هەتا هەرێم بکەن بە دووبەرەی جیاوازەوە تا ئێستا یان ئەم حاڵەتە بەردەوامی هەیە بەداخەوە دەتوانم بڵم بەڵێ حاڵەتە بەردەوامی هەیە و ئەمە وابزانم زۆرێک لە زانست خوازان و مامۆسایانی زانکۆ و بیرمەندان و تەنانەت ڕۆژنامە نووسان و خەڵکانی ئاسایش درکی پێەکەن ئێمە زۆر بە ئاسانی درێک بەوە ئەکەین کە ناوچەیەکی نفوزمان هەیە ئێران دەستێکی باڵای هەیە تێدا چ لە ڕووی ئابوووریەوە و چ لە ڕووی سیاسیەوە و لە چ لە ئەجێنداکانی تری ئێرانی باڵی بەسەرا کێشاوە بە هەمان شێوەش بۆ تورکیاش ئەم قسێ بە تەواوی ڕاستە ناوچەی نفوزێکی دیاریکراوی هەیە کە دەتوانێت سیاسەتەکانی خۆی ئامانجەکانی خۆی ئامانجە سیاسی و ئابووری و تەنانەت هەرێمەکانی خۆشی تایەک دایکاتەوە نەکەر ئەوەندە بەڵکو دەتوانین بڵین نفوسی ئەم دەوڵەتانە لە هەرێمی کوردستان لەسەر ئەم ناوچانەی نفوز ئەم ناوچانەی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی هەبووە لەسەر پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی مرکزیە حکوومەتی ناوەندیە واتە لە هەرێمی کوردستانە زۆر کات بۆ ئەوانەی ورد تێفکری نەکەن لەم بوارەیە درک بەوە ئەکەن لە هەرێمی کوردستان و دوو تەوەجوهی جیاوازێ بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندیە بە هەمان شێوە لەگەڵ ئەتوانین حتا بڵین لەگەڵ پرسی سووریا کوردانی سووریاش هەندێک جار درک بەوە ئەکەین کە دوو تێگەیشتنی جیاوازمان هەیە بۆ پرسی سووریا کە ئەمە لە بنەڕەتدا دەتوانین بڵین کاریگەری هەژمونی دەوڵەتانی دراوسەیە لەسەر ئێمە و ڕنگدانەوێتی لەسەر بڕیارەکانی ئێمە بەڵێ جیاواز دەوسانە ڕایەکەیە بۆی کە ئەمە جۆرێک لە سیاسەتە کە با بڵین دوو لایەن دوو پارت لە هەرێمی کوردستانە دەیکەن بۆەوەی کە وڵاتانی ئیقلیمی نزیک بکەنەوە لە هەرێمی کوردستان واتە بەلایەنە باشەکەی باز دەکرێت هەندێک جار کە بەرەیەک چۆتە بەرەی ئێرانەوە لایەنێک چۆتە بەرەی تورکیاوە بۆ ئەوەی هەردوو وڵات کە کاریگەری گەوریان هەیە لەسەر هەرێمی کوردستان بتوانن نزیکی بکەنەوە لە هەرێم تا چەند ئەم ڕایەکی دروستە لە ڕاستیان من تەمەنا ئەەکەم ئەگەر ئەو ڕایە دروست بێت بەڵام
ئەوەی کە من دەرکی پێەکەم و هەستم پێکردووە ئەوە ئەمری واقع سەلمان دوێتی کە دەبێت ئەم دوو سیاسەتە بەم شێوەیە بن نەوەکو پێشتر پلانێک داڕێژرابێ یان استراتیجەتێکمان هەبوو بێ وەکو نانوشانی بابەتە تەوەرەکەی ئێمە یان واتە بڕیار دروستکەرانی هەرێمی کوردستان و سەرکردەی هەرێمی کوردستان لە پێشوەختە استراتیجێکی دیاریکراویان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ دەوڵەتانی هەرێمی ئەم ناوچەی ئێمە ئەوانی کە خاوەنی دەسەڵات و نەفوزن. من پێم وایە نەخێر ئەم حاڵەتیان لەوانەیە کەمتر لە ڕاستیەوە دروست بێ ئەگەر دەرەنجامەکانی جوابن ئەگەر دەرەنجامەکانی جوابن بەڵکو ئەمە ئەمری واقع و ئەو بارودۆخە مێژوویەی کە لە دوای ساڵی 1991 و بگرە لە پێشتریش سەپێنراوە بەسەر ئەم هەرێمی کوردستانەیە ئەم دوو حاڵتەی دروست کردووە و ڕنگدانەوەی هەیە لەسەر جیاوازی سیاستەکان. ئەکرێ بڵێن ئەو ناکۆچی تا ئێستاش بەردەوامی هەیە ینی کاریگەری استراتیژی ئەو دوو وڵاتەیە کە وای کردووە ئەو ناکۆچێتە تا ئەم ساتە وەختەش بمێنێتەوانێ دەتوانم بەڵام ئەوەی کە بۆ بە دوو بەرەوە ینی بۆ بە دوو لایەن بە دەتوانم زۆر بە ئاسانی بیان بە سادەی بڵێن بەڵێ ئەم قسەیە تا ئێستا جوایە بۆیە دەبینی بە بەڵگەیکی بە بەڵگەیەوەی لەو کاتانەی کە پرسێکی دیاریکراو لە هەرێمی کوردستانە سەر هەڵەدا ئەم پرسە کاتێک دەکاتە حاڵەتی ئەوەی مەترسی لەسەر بەرژەوەندەکانی ئەم دەوڵەتانەی دراوسێمان بکات زۆر بەڕوونی دەرئەکەوێت کە سەرکردە سیاسەکانی ئێمە ڕوو ئەکەنە دەوڵەتانی دراوسێ بۆ چارەسەرکردی پرسەکان یاخود نەخێر دەوڵەتانی دراوسێ بە ڕسمی و بە ناڕسمی دێنە هەرێمی کوردستان بۆ یەکلاکردنەوەی پرسەکان بە شێوەیەک کە لە بەرژەوەندەکانی ئەوان پارێزراو بێت بەو شێوە بێت. بەڵێ سیاسەکانی کورد دەبوو چی بکەنیان دەبوو چیان بکردایە بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دروست نەبێ ینی وەکی ئێستا باسمان کرد کاریگەری وڵاتانی ئیقلیمی بەتایبەت هەتا وڵاتانی زلهێز لەسەر هەرێمی کوردستان دەبوو چی بکرایە ینی بۆ ئەوەی ئەم کاریگەریانە بەو شێوە زەقی ئێستا نەبوونە. من دەتوانم بڵێم خۆشبەختانە لە دوای ساڵی 2023ەوە ئێمەی کورد یان هەرێمی کوردستان و سیاسەتمەداران و سەرکردەکان هەرێمی کوردستان تا ڕادەیەک باشتر لە پێش مێژووی 2023ەوە توانیویانە سیاستەکانیان کەمێک لە سربەخۆیی تێدا بێت کە جیاواز بێ لە سیاسەتی دەوڵەتانی هەرێمی بە تایبەتیش کە دەڵم دەوڵەتانی هەرێمی ئێران و تورکیام مەبەستە لێرە هۆکاری ئەمەش لە ڕاستیە دەگەڕێتەوە بۆ بوونی هێزێکی لەوان بەهێزتر لە عێراقدا کە بریتی بۆ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە لەم نێوەندەدا بوونی چەند هێزێکی جیاواز سەرکردایەتی هەرێمی کوردستان توانیوێتی گەمەیەکی بەم شێوە بکە. باش ئەی سەرکردایەتی هەرێمی کوردستان ئەوە چی بکردایە باشتر بوو کە چی بکە ئەوەندەی من دەرکەم پێکرد بێ یاخود باشتر وابوو کە پێش مێژووی 2023 لە هەرێمی کوردستانە ڕێکەوتنامەیەکی گشتی یاخود ئەگەر حتا استراتیجیشی ناونەنێ ڕێکەوتنامەیەکی نیشتیمانی وەسیقەیەکی نیشتیمانی هەبووە پلان داڕێژرا وایە بۆ ئەوەی لە ئێستا بگەیشتنیاتە قۆناقێکی باشتر لەوەی کە هەیە لەگەڵ ئەوەی ئێمە گومان لەوانیە بارودۆخی هەرێمی کوردستان دوای 2023 قۆناقی باشتر شتە پێشەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە هەموو تەنان لە کای کۆمەڵاتیەکانیشەوە گومان لەم حاڵەتە نییە بەڵام ئایا ئەمە جێگەی تمۆحی ئێمە یاخود دەکرا باشتر بێ بەدڵنیایەوە دەڵێم دەکرا باشتر بێ ئەگەر بەهاتە و سەرکردایەتی ئێمە لە چوارچێوە استراتیجیەکەیە بەهاتنایە پلانێکی تۆکمەیان دابڕێژرایە بۆ مامەڵەکردن لەگەڵ بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ مامەڵەکردن لەگەڵ دەوڵەتانی دراوسێ من لێرە بەس بە کورتی ئەمە یەک خاڵ ڕوونکەمەوە کێشەی زهنیەتی دروستکەری بڕیاری کوردی یان سەرکردایەتی کوردی و ڕێمی سیاسی لە هەرێمی کوردستانە لە خاڵێکی جەوهری عبینم بە حکمەوەی ئێمە لە مێژووە محکوم بووین بە دەوڵەتانی دراوسێ و نێودەوڵەتی ئەوان بوون کە زۆتین کاریگەریان لەسەر شکست و سەرکەوتنەکانی ئێمە بەجێهێشتەوە ئەمە واضحە لە مێژووە ڕوون بۆتەوە بۆیە لە ئێستاشدا زهنیەتی کوردی دروستکەری بڕیاری کوردی لەو چوارچەوەیە ئەخولێتەوە کە پێی وایە سەرکەوتن و شکستەکان تەنها متەغیراتی تەنها هۆکارە دەرەکیەکانن بەڵام کەمتر گرنگی ئەدەن بە بارودۆخی ناوخۆی هۆکارە ناوخۆیەکان بۆیە پێیان وایە کە ئەتوانن بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕووی ڕژێمە سیاسەکەی و ڕژێمی فەرمانڕەوایەکەوە ئەتوان خۆیان چارەسەری بکەن و ئەگەر گرفتێکی ژەبێ زۆر گرنگی پێنیان یان زۆر
بەدیدی ناگرن ئەو چارەسەرکردنە بۆیە من پێم وایە ئەمە کێشێکی سەرەکیە لە ذهنیەتی دروستکاری بڕیاری کوردیا پێویستە ئەم خاڵە جەوهریە لە فکری سەرکردایەتی کوردی و دروستکاری بڕیاری کوردیا بگۆڕێ بۆ ئەوەی مامەڵەکردن لەگەڵ بارودۆخی ناوخۆیە هاوتا بێتەوە لەگەڵ مامەڵەکردنێکی باش لەگەڵ بارودۆخی هەرێمی و نێودەوڵەتیە. بەڵێ من پێم باشە ینی زیاتر ڕوونی بکەیتەوە وەڵامەکەت بەڵام ئەو پرسیارە ئیزافەکەم بۆی کە بۆ نمونە ئێستا کە هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ دەوڵەتێکی وەکو تورکیا باشە کە پەیوەندی لەگەڵ دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران باشە ینی ئەو بەرەو پێشتونی لە هەرێما هەیە هۆکارەکەی ئەمە نییە ینی ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ وڵاتانی ئیقلیمی بەتایبەت تورکیا و ئێران پەیوەندێکی باشی هەبێت ئەمەی لێ نەکەوتوتەوە ئەمەی ئێستا هەیە گومان لەوان نییە و ئێمە حاشا لەوە ناکەین کە سەرکردایەتی کوردی ئایا هۆکارەکەی وەک لە پێشەوە ڕوونم کردەوە ئەمری واقع سەلمان سەپاند بێتی بەسەر بریاری دروستکاری بڕیاری کوردیان فەرمان ڕەوای کوردیا کە مامەڵی لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا باش بێ بۆ ئەوی بارودۆخی ناوخۆیمان بەرەو پێشچوون بێت یاخودنا ئەمە خاڵێکە من ڕوونم کردێتەوە و قسەم لەسەر کردووە بەڵام ئەوەی کە لە لای من گرنگە و ئەمێ ڕوونی بکەمەوە دەڵێم بە هەمان ئاست کە ئێمە ئەتوانین تورکیایەک لە دوژمنایەتیەکەوە بگوازینەوە بۆ قۆناغی پەیوەندێکی هاوکاری و چارەسەری گرفتەکانمان بکەین بە دۆستانە و تەنانەت کارگەیشتوتە ئەوەی قۆنسوڵەی تورکی قۆنسوڵەی ئێرانی لە هەرێمی کوردستانە وجودیان هەبێ و توانیمانە خاڵێکی هاوبەش لە نێوان بەرژەوەندەکانی خۆمان و بەرژەوەندەکانی ئەوان بدۆزینەوە دەڵێم دەبێت لەسەر ئاستی ساحی هەرێمی کوردستانیش پارتە سیاسیەکان بە فەرمانڕاوە بە ئۆپۆزیسیۆنەوە بتوانن یان هەوڵی ئەوە بن کە ئەم خاڵە هاوبەشە بدۆزنەوە نەوەکو ئێمە لەگەڵ دراوسەکانمانە پەیوەندێکی باش بەڵام لە بارودۆخی ناوخۆیە شکست چکە من دەمەوێت ئەو خاڵە بڵم هەموو شکستێکی ناوخۆی و هەموو سەرنەکەوتنێک لە هاوکێشەی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستانە دەرەنجام پەیوەندی دەرەکیەکانیشمان لاوازەکە بە هەمان شێوەش ئەم قسەیە بۆ پەیوەندی دەرەکی ڕاستە ئێمە چەند توانیمان وەکو بەڕێز دوتە چەند توانیمان پەیوەندی دەرەکیمان بەهێزکەین باش بکەین لەسەر ئاستی ئابووری سیاسی ڕێکی بخەین و دەرەنجامەکانیشی بۆ بارودۆخی ناوخۆی ئیجابی و ئەرێنی ئەکەوێتەوە وەکوی ئێستا کەوتێتەوە بەڵام گرفت لە تای تەرازوو لە مامەڵەکردن لەگەڵ ئەم دوو هاوکێشەیە کە من ئەڵێم ئەبێت یەکسان بکرێنەوە و باشتر بکرێن. بەڵێ دەکرێەوەی ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیایان ئێراندا هەیە ناوی بنین ڕێکەوتن نامی استراتیژی ببوورە من ناتوانم ئەو قسەیە بکەم نەخێر من دەڵێم هیوادارم ئەم قسەیەشم ڕاست بێ کە پێشتر بیرم لێ کردوێتەوە کە دەڵێم ئەم پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان تورکیا هەیە ڕێکەوتنێکی موقەتە یاخود حتا ئەگەر هەندێکیش پیان وا بێ ڕێکەوتنامەی استراتیژیە کە من پێم وانیە وایە ڕێکەوتنامەیەکی استراتیژی کاتیە بە تێپەڕبوونی کات و بە گۆڕانی بارودۆخ هاوکێشەی هێزی هەرێمی بە ئاسانی گۆڕانی بەسەرێت چونکە کاتێک دەڵی ڕێکەوتنامی استراتیژی کاتێک سەرکەوتو ئەبێ کاتێک بەهاکانی لەدەستنایە کە لە نێوان دوو لایە نابێ کە هەردووچیان لە ڕووی ئاستی هێزەوە نزیک بن لەیەکەوە ناڵم یەکسان بن دەڵێم نزیک بن لەیەکەوە تورکیایەک کە یەکێکە لە ئەندامانی پەیمانی باکووری ئەتڵاسی دووەم هێزی سەرباسی لەو پەیمانی باکوورە تورکیا کە لەسەر ئاستی هەرێمی یەکێکە لە زلهێزەکانی ئەم ناوچەی ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەیەکی زۆری هەیە تەنانەت لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی استراتیژیە تەنانەت لە ڕووی ژماری دانیشتوانەوە لە ڕووی پێگەی ئابوووریەوە ناتوانین بەراوردی بکەین بە هەرێمێکی کوردستان کە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە ڕووی پێگەی استراتیژیەوە تەنانەت لە ڕووی ئەوەی کە دەوڵەت نین ئێمە تاکو ئێستا ئێمە کیانێکین بەڵێ دیفاکتۆیەکین ئەمریکی واقعن وجودمان هەیە و کاریگەریمان هەیە بەڵام بە باراورد بە تورکیا ناتوانین بڵێن ئەچینە هەمان هاوکێشەیە زۆر تاقو بتوانین ڕێکەوتنامێکی استراتیژی بەو شێوەیە ببەستین کە ئێمەش ئامانجەکانی خۆمان بەوردی تێهاجێگە بکەینەوە نەخێر بە بڕای من ئێمە نەگەیشتنێتە ڕێکەوتنامی استراتیژی نەکە نەکەوتنێتە ڕێکەوتنامی استراتیژی ئێمە لە ڕێکەوتنامێکی کاتیان لەگەڵ تورکیا نەکرد لەگەڵ تورکیا بەڵکو ئەگەر هەشمان بێ لەگەڵ دەوڵەتانی تری دراوسی هێزمانە لێرەوە پرسیارە بکەم لە مێژووی سیاسی کوردە ینی تا چەند ڕێکەوتنامی استراتیژی گرنگمان هەبوو لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی زلهێز و کاریگەری دنیا بەداخەوە من ئەتوانم بڵێم نەمان بووە لەوانەیە ئەم حکومە بەم ڕەهاییە زۆر کەس ڕەخنەی لێ بگرێ بەڵام ئەگەر مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بخوێن و یان بچینەوە بۆ ئەم مێژووە هەر لە سەرەتاوە حتا ئەگەر لە سەدەی
لە سەدەکانی 20 سەیرکەن لە شێمەحمووی نەمرەوە بۆ شۆڕشی بازان بۆ شۆڕشی نوێ سەیری هەر هەمیان بکەین نابینین کە لە کورد توانی بێتی ڕێکەوتنامەیەکی استراتیژی هەبێ چونکە وەک وتم ڕێکەوتنامی استراتیژی پێویستی بە تایبەتمەندی خۆی هەیە پێویستی بە هەندێک پێشینەی تر هەیە و هەندێک هێز هەیە زۆر باشانی خەتاکە سیاسەکانی کورد بوون سەرکردە سیاسەکانی کورد بوون یان بۆ خۆی قەبارە و حەجمی کورد بۆ وەکو نەتەوە بە دڵنیاییەوە من دەتوانم بڵێم نەخێر لەمەیانە سەرکردەی سیاسی کوردی تۆمەتبار نییە بەڵکو ئەوە حقیقەتی توانا و هێزەکانی ئێمەیە وەکو گەلی کورد کە ئەو پێگەیەمان نەبووە تاکو ئێستا کە نەمانتوانی ڕێکەوتنامی استراتیژی بکەین خۆلەوانەیە گەلانی تر هەبن پێش بوون بە دەوڵەتیان توانی بێتیان ڕێک پەیوەندی خۆیان وا لێ بکەن کە دروستبوونی دەوڵەتی لێ بکەوێتەوە وەکو جوولەکە کە توانیان ئیسرائیل لێ بکەوێتەوە وەکو پەیمانی بەلفۆر کە بەریتانیا بەڵێنی بە جوولەکانی و دەوڵەتی دروست کرد بەڵام ئێمە نەمانتوانیوە لەبەرەوەی هێزی ئێمە بە بڕوای من وەکو نەتەوە ئەو بڕەنەبووە و بیریشمان نەچێ هەرێمی کوردستان تەنها بەشێکە لە کوردستانی گەورە ئەم دەوڵەتانی دراوسی کە ئێمە باسی لێوەکەین کە زلهێزن هەرێکیان پارچەیەکیان بەشێکیان بەشێک لە کوردستانن لێ ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران باکووری کوردستان لە تورکیا و ڕۆژئاوای کوردستان لە سووریا بۆیە بارودۆخی جۆ استراتیژی و استراتیجەتی بارودۆخی سیاسی و استراتیژی هەرێمی کوردستان جۆپۆلیتیکی هەرێمی کوردستان دەرفەتی بۆ ئەم بارە نەرخسانەوە لەگەڵ ئەوەشە بە دڵنیاییەوە ڕۆڵی سەرکردەی سیاسیش لە پاڵ ئەمەیە بەشدار بووە لە نەبوونی ئەم جۆرە لە ڕێکەوتن بەڵێ بەڵام لەو ڕۆ ئەو نمونەی کە خۆ دێناتەوە ینی بۆ نمونە بۆچی جوولەکە دەتوانێت دەوڵەتی ئیسرائیل دروست بکە بەڵام کورد بۆ ناتوانێت ئەمە بکە ینی لێرە داخلەکە ناگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی سیاسی کورد جیاوازێکی گەورە هەیە لە نێوان دروستبوونی دەوڵەتی جوولەکە و لە نێوان بزودنەوەی ڕزگاری خوازی کوردیە سەرەتا ئەمە ئەومان لەبیر نەچێ هەرێمی کوردستان یان کوردستانی باشووری کوردستان ئەم بەشەی ئێمە بزودنەوە ڕزگاری خوازەکانی لە دەرەنجامی تێگەیشتنێکی زانستیەوە سەرچاویان نەگرتووە بۆ مانایی بۆ نمونە ئەگەر بۆ شێمەحمووی نەمر بگەڕێنەوە ئەم بزودنەوەیە بەڵێ بۆعدێکی نەتەوەی بووە بەڵام لە پاڵیشا بۆعدێکی ئاینی بووە و ڕەهەندە ئاینیەکەی ئەم بزودنەوەیە کاریگەری تەواوی هەبووە لەسەر هەستی نەتەوایەتی و بەرەو پێشچوونی بەرژەوەندەی نەتەوایەتیەکان و دواتریش ئەم قسەیە بۆ شۆڕشەکانی دواتریش بە هەمان بڕاستە ئەو کاتێک کە بۆ نمونە یەکێتی سۆڤێت باڵە کێشە بەسەر ئەم ناوچەی ئێمە پارتە سیاسەکانی ئێمە زۆربیان لە ژێر کاریگەری ئیشتراکیەت و شیوعێتە پارتەکان دروست ئەبوون و کۆی ڕێخستنەکانیان بەم شێوە بێ بەڵام بزودنەوەی یان جوولەکە وەکو نەتەوەیە کاتێک توانیان وەکو ئاینێک و توانیان دەوڵەت دروستکەن ئەمان هەر لە سەرەتاوە پێگەیەکی مێژووی ئابووری گەورەیان هەبووە لە ئەوروپا و لەگەڵ زلهێسترین دەوڵەتی دنیاە توانیویانە ئامانجەکانی خۆیان ڕێک بخەن ئێمە نەمانتوانی ئەم کارە بکەین بۆیە نەمانتوانیویشە دەوڵەت دروست لێرەدا ئەمە کەم تەرخەمی سەرکردە سیاسەکانە من ئەتوانم بڵم باشترین دەرفەت بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی سەردەمی شێمەحمووی نەمرە کە دەرفەتێکی زۆر باش هەبووە لە بەردەمیەوە ئەو کاتە ئەو ساتە وەختە مێژویە دروستبوونی دەوڵەت وەک دەڵێن لەوانەیە پێویستی بە خوانێکە بوو بێ کە کۆمەڵێک مجاملاتی سیاسی تێدا بکرابێت ئەگەر ئەم قسەیە ڕاست بێت بۆ ئەو کاتە دەکرا کورد دەوڵەت دروست بکرێت ئەگەر ڕاست بێت تاکو ساڵەکانی هەفتاکان کورد بە استراتیجێتێکی باشیە بووە دەیتوانی لە بارودۆخی بوونی دوو هێزی نێودەوڵەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێتی جارانە بێتوانە پێگەی خۆی بەهێز بکە ئەو کاتش بۆ ئەو کاتش تا ڕادێکی زۆر ڕاست بوو بەڵام لەم ڕۆدا کە ئێستا سیستمی تاکجەمسەریە و لە هەرێمەکەشمانە هەرێمێکی شڵەژا و هەرێمێکی ناکۆکە لە نێوخۆیاندا بەرەو پێشچوون و دروستبوونی دەوڵەتی کوردی ئەگەر بکەینەوە یان استراتیجێتی دروستبوونی دەوڵەتی کوردی لە ئێستا ئیلا ئەبێت بیگونجێنین لەگەڵ بەرژەوەندی دەوڵەتە زلێزەکانیش بە تایبەتیش وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئایا ئەمان توانیوە بیکەین یاخود نەیکەین ئەمە پرسیارێکە لەوانەیە بە ئاسانی وەڵامی نەدرێت بەڵێ هەر بەگەڕانەوە بۆ مێژوو ینی کامانە و ڕێکەوتنامانەی کە تا ئەم ساتە وەختە ژوای کردووە کە کاریگەری هەبێ لەسەر هەرێمی کوردستان و لەسەر پرسی کورد بە شێوەیەکی گشتی لە دیاترین ئەو ڕێکەوتنامانەی هەرێمیانی کە هەبوو و کاریگەری هەبووە لەسەر
کوردستانی باشووری کوردستان بڵین هەرێمی کوردستان بریتە لە ڕێکەوتنامی جەزایر لە نێوان ئێران و عێراق و بە ڕێعایەتکردنی یان بە سەرپەرشتیکردنی جەزایر و بە ئامادەبوونی ژمارەیەکتری لە دەوڵەتان بە دڵنیاییەوە ئەم ڕێکەوتنامەیە ڕێکەوتنامەیەک بوو کە بە تەواوی پرسی کوردی چەندین قۆناغ بەردەدواوە و ئەمە لە ذهنیەتی دروستکەری بڕیاری کوردیا تا ئێسش حزورێکی بەهێزی هەیە هەر ئەمەش ئەو خاڵە بوو کە من پێشتر باسم لێوە کرد بۆیە بە بەردەوامی لە ذهنیەتی ئێمە شکستەکانمان یان سەرکەوتنەکانمان هۆکارە دەرەجەکان کە لەم ڕۆدا ئێمە دەبێت خوێندنەوەیکی نوێ یان دروستکەری سەرکردەی سیاسی کوردی دەبێت خوێندنەوەیکی نوێ بۆ ئەم هۆکارە و دەسەڵات هێزە نێودەوڵەتەکان کاو کاریگەری لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ کاتم زۆر کەم ماوە بەڵام پرسێکەیە کە زۆر گرنگە بەڕاستی ڕێکەوتنامی استراتیژی نێوانێکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تا چەند زەرورەت بوو بۆ قۆناغی خۆی و ئەگەر زەرورەت نەبوو ینی زیانەکانی چی بوون بۆ ئەم ساتە وەختە دەبێت ئەم ڕێکەوتنە گۆڕانکاری بەسەردا بێت یان مانەوەی هەر گرنگە. سەرتا من ئەمێ ئەو ڕاستیە بڵێم ئەو ڕێکەوتنامی کە ئێستا ناساوە بە ڕێکەوتنامی استراتیژی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە قسەکانی پێشومەوە بخوێنیتەوە دەتوانین بڵێن زەمینە خۆشکردنێکی پێشینەی بەو شێوەیە نەبووە بۆیە مادەم ئەم ڕێکەوتنامە استراتیژیە بەرهەمی لەحظەیەکی مێژوویە بەدەر لەوەش بەرهەمی ڕێکەوتنی دوو سەرکردەی سیاسیە بە پلەی یەکەم کە بەڕێز جلال تاڵەبانی وەکو سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مەسعود بەرزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەکە لەبەر ئەوەی بەرهەمی ئەم دوو کەسەیە وەکو تاک زەمینە خۆشکردنێکی پێشوەختی ترینیە بۆیە هەر لە سەرەتاوە من دەتوانم بڵێم ئەم ڕێکەوتنامە استراتیژیە دەتوانیت نیشانی پرسیاری لەسەردا بنی ئەمە وەکو خاڵ یەکەم کە بگرنگ بەلامەوە باسی لێ بکەم بەڵام خودی ڕێکەوتنامی استراتیژی ئەوەی کە ناو ئەبرێ بە ڕێکەوتنامی استراتیژی لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لە ساتە وەختێکە هاتەکایەوە کە بە بڕوای من قازانجێکی زۆری بۆ هەرێمی کوردستان بەرهەمێنە لانی کەم دووری خستینەوە لە شەڕی براکوژی ئەو مۆتەکەی کە ئێمە باچی گەورەماندا و بەردەوامیش لی ئەترسین لەبەرەوەی زیانی سیاسی و ئابووری کۆمەڵاتی و مێژووی زۆرمانداوە. بڵێ بۆ ئەم قۆناغە تا چەند زەرورەتی هەیە ڕێکەوتنامی استراتیژی نێوانێکێتی پارتی لەگەڵەوەی وەڵامی پرسیارەکەم تەواو نەکرد بەڵام وەڵامی پرسیارەکەی دووەم ئێمەوە کاتم زۆر کەمە بۆ ئەم قۆناغەی ئێستامان بە بڕوای من تەوازونی هێز لەلایەن ئەو دوولایانەی کە ڕێکەوتنامی استراتیژیان بەستووە ئێستا لاسەنگ بووە بە بەرژەوەندی لایەک و بە زیانی لایەکی تر بۆیە بەردەوامبوونی ئەم حاڵەتە قازانجی هەرە سەرەکی چێتە خزمەتی تەنها یەک لایەنی دیاری کراوە کام لایەنەیە کە بریتە لە پارتی دیموکراتی کوردستان و هەمووشمان ئەمە بە واسی ئاگادارین بە تایبەتیش لە خیابی سەرۆک مام جەلالە بۆیە لەم حاڵەتە ڕێکەوتنامەی استراتیژی ئەگەر بەم شێوەی ئێستەی بەردەوام بێت و گۆڕانی بەسەرانێت و لانی کەم پارتەکانی تری ئۆپۆزیسیۆن کە ئەوانیش داواکاری گەوریان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی پەیوەست بە ڕژەمی سیاسیەوە ئەگەر بێت و هەموار نەکرێتەوە یان دەستکاری نەکرێت یاخود شێوەیەکی تر لە ڕێکەوتنامە نهێتەکایەوە بە دڵنیاییەوە وردە وردا لە قازانج دوورەکەینەوە بەرەو زیان دەچین. بەڵێ زۆر سپاس بۆ جەلیل عومەر مامۆستای زانستە سیاسیەکان زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە میوانی ستودیۆی چاوپێکەوتن بووی لە کەناڵی نارتی. زۆر سپاس بۆ وەڕێستان و بۆ ئەم دەرفەتەش بۆتان. عزیزان یەنارتی تا چاوپێکەوتنێکی دیکە شاد و ئاسوودە بن.